کوردستان تازە نەوت کەشفەکە لەسەر دوو ڕیانە یاخود بەرەو ئاقارێکی زۆر باشایی بە بۆ نمونە نەرویج بۆ نمونە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کەوا توانیان سوود لە بەروبوومی نەوت وەربگرن بۆی کەوا پیشەسازی دروست بکەن بۆی کەوا پارەی نەوتەکە بکەنە ناوک بۆ دروستکردنی پیشەسازی تر بینایی لەسەر بکەن ئینڤستمنت واتە وەبەرهێنانی بەو پارەیە بکەن و بتوانن نەوتەکە بکەنە پارەیەکی ئاسان و سەریع بۆی کەوا بتوان بوارەکانی تر پێش بخەن بەڵام بەداخەوە نمونەی خراپمان زیاترە ئێمە نمرەی نایجیریامان هەیە کەوا نەوت بۆتە نەکبەتی بووی بۆتە هۆی دابشکنی وڵاتەکەەوە نەواشڵ کێشە هەردوورمەڕۆ عێراق خۆیمان هەیە کەوا ئەو نەوتە بۆتە هۆی 1970 واریداتی نەوت سەرفەکرا بۆ شەڕی ئێران و عێراق لە جاتەوەی کەوا لە میلەتەکە مەسەرەن پەخش بکرێت. ئەگەر ئەمە باسی وزە و پیشەسازی نەوت و گاز لە کوردستان بکەین وان پێ باشە بگەڕێنەوە ساڵانی جەنجی جیهانی یەکەم لەو کاتەدا کوردستان دەرکەوت کە ئەساس یا کە سەرچاوەیەک بۆ وزە بەڵام هێزە نێودەوڵەتیەکان ئەو کادوایان بە باشزانی کە گرێبەز لەگەڵ دراوسەکانی کوردستان ببەستن نەک لەگەڵ خەڵکی کوردستان بۆ دۆزینەوەی نەوت و گاز و بەرهەمهێنان و گەیاندنی بە شێوەیەک بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی ژێرخانی دروستکردنی وزە لە پرۆژەکانیان بکەوتە دەرەوەی کوردستان نەک لە ناوخاچی کوردستان ئەگەر لە کوردستانی عێراق تەماشا بکەین هیچ پرۆژەیەکی ژێرخان نەبوو لە ناو کوردستان لە بۆ وزەی کارەبا نە لە بۆ پاڵاوگا نەوتی کوردستان لە کەرکووک و خانەقین دەچووە بێجی و دۆڕە دەچووە پاڵاوگەکان و ئەو جاوزەکە دەگەڕاوە بۆ خەڵکی کوردستان هەتا کۆنتترۆلی وزە بکەن لەسەر کوردستان ئەم نیش یەک لەوانە بووم کە هیوام وابوو کە ئەگەر هەڵەکی وارێک بکەوی دەست و پەنجەمان دیاربی ئایا دەتانین ئەمە ژێرخانی خۆمان دروستکەین بەڵێ تانیمان بیسەلمێنین ئەمە دەتوانین نەوت دەربینین گاز دەربینین پرۆسەی بکەین و هەروە ژێرخانی خۆمان دروست بکەین لە پاڵاوگە لە وێستگەی کارەبا دەتانین ژێرخانی خۆمان بە تەکنەلۆجیایەکی نوێ بە شێوەیەکی مۆدرن و ڕێک و پێک بەرهەم بینین. قديمة تخاني قصابة بيدن الليلة دائما قصاب ليلة وحيوان فلوس كان من بشاقر ذاتي بوسعي شيء سبيلت على الليلة ما شاقر بوم دواي بوم وسع أجنبي زور زي تكلم منصورة كان زور زي نكلم وليد جملات خلش لبنان رسم من نقل وليد عمار حكيم خلش بغدايا رسم من نقل وليد هات تكلم مثلا زول منصورات تكلم إدارة ما نذكرنا ما نذكر بس أول شيء صار قران بوا قران كاري بوا مثلا سامان با يسام با ششفر الحفل زبدة بريدل يتبر وبعد ذلك تسد بنداية إذا أمر هي بمكان في 100 دينار لبلوي عالم هيا ونبي نبي يكذني بريت النيتم أمو عالم هيا إذا كريت جوب إذا كريت كما كيشان مثلا أجل أورو عاوية مثلا سنة نيانددا 2 ساعات يا هاي نيانددا 2 ساعات كان بدان أوضاع كيشان كان باو أو زور باشا
ئەگەر ئێمە بین ئێستا باسی بکەین ڕەنگە ئاسان بێ بڵێن لە ماوەی 5 ساڵە یان لە ماوەی 6 ساڵە پیشەسازی نەوت لە دەرهێنانی یەک بەرمیل نەوتەوە گەیشتۆتە ئەو مستەوایی کە ئێستا ئێمە خاوەنی دوو پاڵاوگەی خۆمانین بە دەستپێکردنی بەرهێنانی بانزین لە دوو پاڵاوگەکەی ئێمە لە ماوەی 2 هەفتەیە تەنها لە ماوەی کەمتر لە 15 ڕۆژە نرخی 1 لیتر بانزین لە 1000 دینار بوو بۆ 500 دینار. بە بیری مێ و کە ئێمە زۆر بچووکیش بوون خەونی باوکیشمان بوو هی ئێمەش بووە کە بتوانین نەوتی کوردستان بەرهەم بهێنین هەموو کاتێ پشت بە دەرەوە نەبەستین پشت بە یەکێ بە شوێنێک نەبەستین کە بە سەوا مامەلە بەرهەمی نەوتمان باتێکی کوردستان بێ لە شوێنێکی ترەوە. نەوەتویەک ئەمە ئیشم بە ئیشی تەکسی دەست پێ کردیا بەس بەڕاستی وچی ئەو 3 سارەی نەبووە ئەو 3 سارەی ئیشی مە زیاتر بە بەڕاستی ئیشەکەمان لەوتی ئەزنەبی دێنا داخل بە هەولێرێ دەبن و خاستن هەولێریش کە لە داخلی هەولێریش دەکەم ئەو ئەزنەبی هەموو ڕووی لێرە کردیا یعنی وەزعی مە گۆڕایە هەولێر لە ساری هەشتایەکان و نۆهەتەکان تەماشا دەکەن وەکو گوندەکی بوو بەس ئێستا ماشەڵە بوویتە ئەوروپا هەبوو نەبوو 6 مەتری 30 مەتری هەبوو 40 مەتریش نەبوو شان هاتێ زادەی تاریک بوو بەڕاستی هەر نەدەێرا بێ ئیشێ ینی ئەمان نەبوو بەس ئێستا دێ دەرێ پێویستیت بەلایەتی نییە. هەرچەندە هەرێمی کوردستان بەشێک بۆ لە عێراقێکی گەورە کە ئەتیبار دەکرێت بە 4ەم یان 5ەم دەوڵەتی جیهانی کە پاشکۆی نەوتی هەیە بەڵام بەداخەوە توانم بڵێم هەرێمی کوردستان تا ئێستا بێبەش بووە. بەڕاستی بیرکردنەوە لە کەرتی پیشسازی نەوت و ئەو استراتیجە بەردی بناغەی زۆر گرنگە بۆ کوردستان. هەر کۆمپانیایی دێتە وڵاتەکە گرنگترین شت هەلی کار بۆ هاوڵاتیان دەدۆزێتەوە. ئێستا ئەتوانم ئەگەر یەک لە نمونونەکان باسکەم بەلایانی کەمەوە هەر کۆمپانیایی بەکارمەندی خۆیەوە بەکارمەندی ئەو کۆمپانیا لاوەچیانێکی ئیشی لەگەڵەکە ئەتوانم بڵێم ئەگاتە 3 تا 4000 کارمەند. ئەم تەکنۆلۆژیای تازەش کە هاتوێتە وڵاتەکە و کەلتورهێنانی وڵاتەکانی تر و تێکەڵاوبوونی لەگەڵ کەلتوری کوردستانە من هەستەکەم زۆر بەیەکە ئاشنانین و تۆزە کاتی ئەوێ هەتا ئێمە خۆمان بدۆزینەوە کامیانە. ئێمە تۆزێ سادەی تیمان ون کردووە لە کۆمەلگاکەمان یعنی لەوانەیە ئەمەش باجێک بێ بیین بەڕاستی هەمومان. چێتە سەوری ئەوەی دەکرد ئەوەشەوە دنیا بە خۆی چەرخە سوورا گۆڕا نخۆ لە خیاری چێدا بوو بەستێت سڕێی نەفت و ئەو شەریکە گەورەیە و ئەو هەموو گەنجانە لەوێ ئیش بکەن لە خیاری چێدا بوو ناوەڵەوە کەستە سەوری ناکە بارزان لۆ بارزانی باشە ئەلانە ماری خۆیتی خەم لە من نییە ئەلانە ژیانی خۆی بۆ خۆی لۆ خۆی دوازە و موچەکەی خۆی وەرەگری دەماری خۆی سەرفەکەەوە ئەگەر ئەو نەیبی خەم لەم نمشە. ئێستا لە کرێکاریم دەکرد لە هەولێر ئەو شەریکە هاتە ئێرانە لۆ من دەرفەتێکی باش بوو چەند برادێکمان لە گوندەکەی خۆمان پێکەوە هاتی ناوی خۆمان تەقدیم کرد ناومان تەقدیم کرد وەرگیران لە گوندەکە دەیەکەی خۆمان نێزیکە نێزیکترە نەوەک لەوەی بچینە شاری بە سیارەی خڕۆژات بچنی بکەین ئێستا نێزیکە لە دەیەکەی خۆمان یەکسەر دێن لێرە کار دەکەین و لەگەریان فێرە سەنحاتێکیان بین لێرە لە کرێکاریز نەوە هەرتەنها کرێکاریەوەتەوە. ئەمە زۆر جارە بە شەو تێدەپەڕین دەرێن ئەوە دنیاە ئەو نەوعەجەیە جێ ڕیویان بوو جێ گورگان بوو ئەلانەش بوویتە بازارێک
لە من گوندی لەوەلە چێ فکریەوەی دەکەن. هەر کۆمپانیایی کە دێتە وڵاتەکە کە ئەوە یەکەم جارە لە هەرێمی کوردستان شتیوا بکرێ وەکو شەرتێک وەزارەتی سامان و سوشتەکان لەسەری دادنێت کە بەشێک لە بودجەکەی ساڵانە بۆ پلانی هاوکاری کۆمەڵایەتی تەرخان بکات. ئەم پرۆژانە کاتێک با بڵێن اختیار دەکرێت هەڵدەبژێردرێ بە تەنسیق لەگەڵ بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ ئیداری ناوچەکان بە پێ ئەولەوێت و پێداویستی. بەڵام ئەتوانم بە وەکو گشتی باسی کەم زیاترینی هەوڵ دەدات بۆ پەروەردە و فێرکردن ئیش بکات. وەک نمونە دروستکردنی بەخشی ساوایان، دابینکردنی قوتابخانەکان بە پێداویستی ضروری ساڵانەیان، دروستکردنی کتێبخانە لە چەند ناوچەیەکی هەرێمەکەمان هەر بەوەش ناوەستێت تەنانەت هاوکاری زانکۆکان زۆر گرنگە بەلایەن کۆمپانیاکانەوە. هاوکارێکی بەردەوام هەیە لەگەڵ زانکۆی کۆی لە بەرەوەی ئەوان بەشی نەوتیان هەیە، هاوکارێکی زۆر هەیە لەگەڵ جامعە ئەمریکیەکەی ئەوی کە لە سلێمانی هەیە. ئەمانە هەموو وای کردووە خوێندکار جەوێکی باشتر و گونجاوتری بۆ بخڵقێت بۆی بگاتە ئامانجی. یەک لەو پرۆژانەی کە ئەم ساڵ ئەنجام درراوە ئەوەیە کە پشتگیری پەیمانگای هونەرە جوانەکان کراوە بۆ پێداویستیانەی کە ضرورە. گەنجان کە زیاترین شەریحەن لێرە کە پێویستیان بەدەعمە و پێویستیان بۆ ئیشی باشیان بۆ بکرێت، شوێنی گونجاویان هەبێ بۆ بەڕێکردنی کات بۆی ئارزۆکانی خۆیان تێدا ئەنجام دەنجات چ لە ڕێی میوزیک بێ، وەرزش بێ، هەرچی چالاکێکی مەدەنی هەبێ کە بتوانن. ساڵی 2006 دۆخەکە جۆرێکی تر بوو، ئۆپۆزیسیۆن نەبوو، حکومڕانیەک هەبوو بڵێ لە کوردستانە کە خەڵک پێی قایل بوو، بەڵام خەڵکەکە داوای زیاتریە کرد. بەڵام دوجار کە گەڕامەوە ساڵی 2011 گۆڕانکاریی باشترم بینی ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەو دەرگایانەی کە کراوەتەوە بەرامبەر بڵین ئەم ناوچەیە مەسەن لە ڕووی بازرگانیەوە بێ، لە ڕووی ئیداریەوە بێ، لە ڕووی پەیوەندی بێ لە وڵاتەکانی ترا وەکو چۆن ئینفتاحێک کراوەتەوە. گۆڕانکاری زۆرە، پێشکەوتن زۆرە، بەڵام لە هەمان کاتە کێشە زۆرە. ئەو کێشانەش پێویستە کە ئێمە خۆمان ماڵی خۆمان چاک بکەین، پێویستە کاری بۆ بکەین. لەبەر ئەوە من بە ئەرکێکی نیشتیمانی خۆمم زانی هەوا هەستم کردەوە ئەرکێکی سەرشانمە کە من بێمەوە بۆ وڵات لەبری ئەوەی بەس قسە بکەم بتوانم لە وڵاتەکەی خۆمان خزمەتێ بکەم. ئەوەی کە من ئەیبینم پێکەوە ژیانێکی زۆر جوانە. وانەکان هەمی بە زمانی ئینگلیزی دەوترێنەوە، هیچ جیاوازیەک نییە لە بینی کوردێک، عەرەبێک، سونەتێک، شیعەیەک، تورکمانێک. بۆ نمونە کاتی خۆی لە هەشتاکانە یاخۆ لە هەفتاکانە فێرخوازەکان لە سلێمانی و لە هەولێرەوە دەچون لە زانکۆکانی بەغا و مووسڵ و ئەمانە داخوان، بەڵام ئێستا لەبەر ئەوەی سەقامگیری ئەمنی هەیە ئەوان دێنەوە لێرە لە زانکۆکانی ئێمە خوێن و لە زانکۆی ئەمریکی خوێن و پێکەوە ژیانە بەنە سەر و ئەخوێن. هیوادارم و پشتەستورم کەوا ئەمانە ئەم خوێندکارانی کە لە زانکۆی ئەمریکی دەرەچون لە داهاتوە خزمەتێکی باشی ئەم وڵاتە. من هەموو ژیانم لە بەغدا بووم. بارودۆخەکە زۆر ناخۆش بوو، بە تایبەتی پاش ساڵانی 2006 و 2007. بەهۆی تایەفەگەرێتی و شیعە و سوننەوە وابوو. سیستەمی عێراق زۆر کۆنا، ئێستا بابەتی ساڵانی هەفتاکان و شەستەکان دەڵێنەوە. لێرە سیستەمەکە زۆر پێشکەوتووە. سیستەمی کۆرساتە، نەکەم و ساڵەکە بخوێنین و لە کۆتایی ساڵەکەدا هەموو شتێکت لە بیر چوو بێتەوە. تۆ هیچ فێر نابیت، تەنها دەرخەکەیت. بەڵام لە کوردستان شت فێر دەبیت. کە لە زانکۆ دەردەچیت تۆ کەسێکی تێگەیشتوو دەبیت.
مادەیەکی تایبەتیمان هەیە لەسەر سیاست و اقتصاد لە وڵاتەکانی کەوا نەوتیان زۆرەکەەوە ئێمە تەلەبەکان فێر بکەین کەەوە تۆ دانیشتوی وڵاتێکی کەوا نەوتی هەیە ئایا فەرقی ئەم وڵاتی تۆ سیستەمی سیاسی تۆ سیستەمی ئابووری تۆ سیستەمی کۆمەڵگەی تۆ فەرقی چ لەگەڵ وڵاتێکا کەوا بۆ نمونە زەریبە لە ڕێی زەریبەوە پارە پێیاکە بەڕێی من لەسەر دوڕیانەکەین هێشتا لەسەر دوڕیانەکەین هەندێک جار ئاوا قاچەبین هێشتا هەنگاو نانین هەندێک جار ئاوا قاچەبین هێشتا تا هەنگاومە نەناوە با من پێ بڵم بۆچی واڵم بۆ نمونە پارەکە ناشەفافێتی تایە پارەی نەوت ناشەفافێتی تایە و گلەیی لە ڕۆژنامە کوردیەکانە لە دیعای انتخاباتەکانە بڕۆ سیر بگە لەسەر جادەکان نووسراوە گلەیی ئەکرێن لە نەبوونی شەفافیەت ئەمە هەنگاوێکە بەرەو نایجیریا بەڵام نەپارەی نەوتەکە خۆرخ نەکراوە 100% بۆکو بەشێکی زۆری هاتوتە خوارەوە و دەستی خەڵکەوە جەناب بڕۆ سەیری شار بکە سەیری شارەکانی کوردستان بکە ئاوادانی ئەبینی خەڵک سیارەی جوان لێ خوڕێ خەڵک پارەی لە گیرفانەیە خەڵک لە ئەتوانێت بیر لە داهاتوو بکاتەوە خەڵک خانوو ئەکڕێ کاتە ئەم پارەیە قۆرخ نەبووە لە بانقێکا و لە دەرەوەی وڵات بێ بڵکو پارەکە ناو کوردستانایە ئەوە هەنگاوێکە بەرەو نەرویج ئەگەر هەنگاوەکانی کە لە نەرویجەچن زۆر بێ ئەو بەرەو نەرویجڕین ئەگەر هەنگاوەکانی کەوا ناومانەکەەوە بەرەو نەجیریا چێ زیاتر بێ ئەو بەرەو نەجیراڕۆین بۆ بەڕێی من ئێمە ڕێکەوتن لەسەر دوڕیانەکە ئەکێتەوە سەر حکمەتی سیاسەتمەداری کوردی کەوا بە چه ئاراستەیەک هاڕۆ